لە پاش ئەوەی کە داتامان بۆ گەڕایەوە ئەو داتانی کە گەشتە بەردەستی ئێمە ڕێژەی دەنگدەر و ڕێژەی ئامادەبووانی دەنگدەران بەم شێوازەی خواروێ. ئەو دەنگدەرانی کەوا مافی دەنگدانیان هەبووە لا ئێمە 1940 دەنگدەرە. ئەو کەسانێکی کەوا مافی بڵێن بەشداری دەنگدانەکان کردووە 39,455 کەس بوون کە ڕێژەکەی کاتە لە 152.6 واتە ڕێژەی لە 152.6 خەڵک بەشداری دەنگدانەکان کردووە. لەو ڕێژەیە کە بەشداریان کردووە 61,068 کەس بە بەڵێ دەنگیانداوە بە پرۆژەکە بە ڕاپرسیەکە واتە لە 178.7 خەڵکی هەڵەبجە دەنگی بە بەڵێ داوە. ڕێژەی بەشداریکردنی نەخێریان خود دەنگی نەخێر 6,566 کەس بووە واتە ڕێژەکەی کاتە لە 116.6. ڕێژەی سپی لای ئێمە 32 دەنگی سپی هەبووە کە بریتە لە 0.7. تەلەف و سوتا و ئەوەی کە هەژمار نەکراوە پوچەڵ لای ئێمە 1970 دەنگ بووە کە کاتە ڕێژەکەی کاتە لە 104.4. ئەمە ئەو ئامارێکە لە بەردەستی ئێمایە و بەپێی ئەوەی کە ئەو چاودێریمان کردبێت و زانیاریمان بەدەست گەشت بێت شتێکی وا لەگەڵ ئەوەی کۆمیسیۆنە فەرقی نییە.